خاوەن کۆمپانیاکە تا بە بێ منەت لەسەر کورسیەک داینشۆ لە کەناڵەکانە ئاڵێ من بێ منەتم بەڵێ حەقی خۆمە بەچی حەقی خۆیەتی ئەگەر حکوومەتی نەخەڵەتانەوە و بەرپرسانی ئەم شاری نەخەڵەتانەوە وەرە بۆ حکوومەتی ڕوون کاتەوە ئەڵێ من 14 ملیۆن دلارم سەرف کردووە 27 ملیۆن دلار ئیسفادەی لە ئێمە کردووە لەم عەلوەیە 14 ملیۆن دلار بەخۆی ئەڵێ 14 ملیۆن ئەم عەلوەی ئێمە ئیستیسمار نییە مساتەحەیە مساتەحە بۆی نێ تاپۆ بکرێ بە فێڵ کردوێتی کەمی کردوتەوە 52 دۆنم ئەم عەلوەی ئێمە لەسەر 52 دۆنم دروست کراوە بشمولی ئەوە ناکات ئیستیسمار بێ ئەم کردوێتی بە ئیستیسمار بە واسە بە فێڵ بێ لەبەری لەسەری تاپۆکە بە هیچ شێوەیە ئێمە ڕازی نابین 2000 عائلە لەسەر ئەو عەلوەیە بێن خۆیان سەرژمێری بکەن بۆ یەک نەفەری بۆ جوازی دەوڵەمەنی خوێنمش 27 ملیۆن دلاری لێ مەسەندووە کە عەلوەی بۆ کردوین بە 10 ملیۆن دلار تەواوە بێت ئەوە هەموو شتەکانە 64 قاطعی فرۆشتۆ بە 10 دەفتەر و 15 دەفتەر بزانە چێتە کوێ 500 ملیۆن دلاری دەستکەوتووە ئەم هەموو عائلە داما و ڕەش و ڕووتا خنکێن ئەمە چ بەرپرسیارە مەقبوڵەکە خۆشمان و دوکانەکانیش ئەسووتێنین ئەگەر بۆ ئەوی نەتاپۆ بکرێ ئامادەم من خۆم و دوکانەکە بسووتێنم هەر هەمووی ئامادەیە ئێمە 2 سەعات ئینزارین بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆکو 2 سەعات داخین لەبەرەوەی بێتە سەرخە چکم زۆرمان محاولە کردووە بەرپرسانی حکوومەت لە ئەنجومەنی وەزیران ببینین نەگەیشتونەتە لایەن بەڕاستی ئەمەمان بۆیە کردووە بەرپرسانی ئەنجومەنی وەزیران ئەمە ببینن یەنە سەرخات ئێمە عەلوەکەینەوە دوای 2 سەعاتی تر هەتا شەممان نەهاتنە سەرخە شەمەکە دامان خست لەوانەیە بگاتەوەی وەکو ئەم برادرانە باسییان کرد عەلوە بسووتێنین وەڵای برای بەڕێزم ئێستا ئێمە شخصی خۆمان بڵێن وەکو ئەوەی کە خاوەن دوکانێکە من 20 دەفتەر ماوە بە دوکان لە 2006 تا ئێستا بڵێنکە لە بیدایەتەوە هەتا ئێستا لە کۆمپانیامان کڕیوە تۆ ئێستا بەچی قبیعنی چ ڕەوایەکی حەقا کە دووجارە بڵێن کە بیکەنەوە بە ناوی کۆمپانیاوە هەمدیسان و جا بە خەڵکی فرۆشێتەوە یعنی مەزوڵمێکی زۆرە لە خەڵکی بەئەکرێ بۆ تەنها شخصێک ئەم تەنها شخصەش چیە لە پشتە هەر بەرپرسی لە پشتە